فاصله بە پەیدان کوو بە پێی لێدەی بە دەستیش ئەوە لێماندا بە دوو کەس لێماندا پەیدانەکان یەک لێ یەکوی لامان دەگرت ئاوەکەمان پێدەینە. بەڵێ هەروەکو دەزانین پایسکیل ئامرازێکە یاخود هۆیەکە بۆ گواستنەوە بەکاردێتن، بەڵام ماوەی چەند ساڵێک پێش ئێستا پایسکیلێک لە ناحیەی داراتوو بەکار هاتووە بۆ ترومپای ئاو یاخود با بڵێن لە بری ترومپای ئاو بەکار هاتووە بۆ ئەوەی ئاوی لە بۆری سەرەکی دەربهێنرێت و بخرێتە تانچەکەم. من ئێستا لەگەڵ مام ئەحمەد قسە ئەکەم کە هەم خاوەنی پایسکیلەکەیە و هەم تاوەکو ئێستا پایسکیلەکەش لای ئەوان ماوەتەوە. سڵاوت لێبێ مام ئەحمەد، هیوادارم زۆر باش بی. ئەگەر باسی ئەو پایسکیلەمان بۆ بکەی، ئەو پایسکیلە ساڵی چەند لای ئێوەیە و نرخەکەشی چەند بووکە ئەو کاتی کڕیتان؟ ئەو پاسکیلە لە ساری 95 لای ئێمەیە، نرخەکەشی بە 6 دیناری کڕیمان. پیاوەکە بوو جیرانمان بوو، ناوی شێخ ئەحمەد بوو، خەرشی باقرتی بوو. ئەستا ئەو گوتی ئەوە شتێکی چاکە ئەم دیتیتم ئەوە دایانە ئەو پاسکیلە ئاوی پێدەینن، ئەو بۆی کڕین. واتە ئەو پاسکیلەتان لە بری پەمپی ئاو بەکاردەهینە؟ بەرێ لە پاتی مزەخەی ئاو بەکارماندەهینە، ئەو کاتی کارەبان نەبوو بەکارماندەهینە. باشە، چێ ئەو پاسکیلەی بەو شێوازە لێکرد بوو بۆ ئێوە، بەو شێوازە دروست کرد بوو؟ ئەو پاسکیلە هەر ئەو پیاوەی کە دەرم ناوی شێخ ئەحمەد بوو، ئەو بۆی تەرتیب کردین کە وتی ئەوە لەسەر بۆڕەکەی دارێن لە بۆ ئاوەکەی. ئەگەر زانیاری تەبی چۆنی ئیشتان پێ دەکرد؟ ئەو پاسکیلە بە پەیدان کوو بە پێی لێدەی بە دەستیش ئەوە لێماندا بە دوو کەس لێماندا پەیدانەکان یەک لێ یەکوی لامان دەگرت ئاوەکەمان پێدەینە. باشە، ئەدی چۆنە تا ئێستا لای ئێوە ماوەتەوە فڕێتان نەداوە هەڵتان گرتووە؟ وڵای وەکو شتەشی برێ پیرۆزە و ئەو کاتی زۆر پێماندیبوونە و کە خێرمان لێ دیتەوە کە ئێستا شەر هەری دەگرین ئاتە بزانێک ئیشمان پێدەوێت نابی توی ئیشەڵە جارێککە لەبەر ئەوە ئێستا ئاو زۆر بووە، ئاوی فریاگوزاری زۆر بووە لە خوای بەزیادبی ئاو گەلک زۆر بۆ هەری دەگرین وەکو یادیارێکی. زۆر باشە مام ئەحمەد، سەبارەت بە جیرانەکانتان دراوسێکانتان لەو کاتی سوودی بۆ ئەوانی شە بووە، ئەوانیش سوودیان لێبینیوە لەم پایسکیلە؟ وەڵای وەختەوە برن جیرانەکان وها بە سۆ دەشتوە جار بەزار دایان برد بەخوا مندار داهات لیانەدا پەیدارێن لێدا بای خۆیان ئاوەکان لێ دەبرد.